دەستەکانت خۆش بێ دەست خۆش کەش و هەوایە جۆمان لە میوزیکێکی زۆر زۆر بۆیە ئەمڕۆ یەکەم میوانمان کاک محەممەد گەرمیانی ئەبێت کە یەکێکە لەو ژەنیارانە یەکێکە لەو دەنگخۆشانەی ناوچەی گەرمیان و یەکێکە لەو کەسانەی کە شارەزایەکی باشی لە مەقام و هەروەها لەسەر شێوازی مەقام لە گەرمیان و ناوچەکانی ترا هەیە بۆیە ئێمە ئەمڕۆ پێمان خۆش بوو وەکو پرۆگرامی ڕۆژێکی نوێ و جاری کەش هاتووەتە پرۆگرامەکەمانەوە لێرە بتوانێت چەندین بەرهەمی جوانمان پێشکەشکە هەم لە میوزیک هەم توانێت کۆمەڵێک لەو جوری وە جوانەی گەرمیانمان پێشکەش بکات و لەمان کاتیشا نەختێک باسی مەقام بێژی و مەقامی ئەو ناوچانە بکەین تا چەند گرنگی پێدراوە و چەند کاری پێیەکەن و چەند توانیویانە بە ڕاستەنایەتی خۆی پێڵنەوە بۆیە گفتوگۆکەین لەسەرم بابەتە بە میوانداری زۆر بەڕێز کاک محەممەد گەرمیانی وەک میوزیسیان کە بەڕێزیانە بڕۆ لە لای ئێمە میوانە کاک محەممەد زۆر بەخێر سڵاو لێ بێ کاک محەممەد لە گەرمیانەوە بۆ ناو بەفر هەر ساردە بەس بەفری لێ بەخێر بێی سەر چاومان بەڵێمەکە خۆشەویستان لەگە کاک محەممەدا گفتوگوێوەمانەکرم و لای ئێوەی سەر لەوانەیە بوو بێ بە بەهار ئەڵێ نا لای ئێمە شەر زۆر زۆر ساردە هەر تقریبا دوسێ دەرەجەمان فەرق بەڵام ئەڵێ هاوینەکەمان زۆر بەڵام ئەوێش هەر بۆ خۆی چێژێکی تایبەتی خۆی هەیە تاوان خوا باش شتێکتان باش من ئەندازیارم خۆتان نەزانم گەورەترین کێشەی حیاتی ئەندازیاری لە ناو گەرمیانایە لەبەرەوەی تەسەڕفکردن لەگەڵ مەواد لەوەیە زۆر قورسە بەینەکە زۆرە مەسەرەن تۆمار هەیە بە تۆماری داتامان لەبەردە تا 57 ڕۆیشتووە تۆماریشمانەیە تا سالب 3 و سالب 2 سالب 4 ڕۆیشتووە ئەم تەسەڕفە زۆر قورسە لەگەڵ مەوادا بگێنەوە لە گەرمیانە ئەوەی معناتی ئەوێمانەیە معناتی خۆ گونجاو سەرماکەی ئەوێ وشکە سەرماشە ناخۆشترێتە هەرچیە بارێ بە دەوری ئێمەیە بەسەرمەوە لە دەربەنی خان بەفرەبارێ لە وادانە لە چیاکانی داڵەهۆ و زمناکۆ و چیانێکە بە دەوری ئێمەیان تا سلێمانیش وشکە سەرماکەی دێ بەسەر ئێمەیە وشکە سەرماکەی بوویەوە دەیواداری نەم کەش و هەوایەمان بێتە مای خێر کاک محەممەد بەڕاستی لەگەڵ هاوکارم پەیوەندێمە لەناو بەفرەکە سڵاومان لە بینەرەکانمان کرد ینی کەشوها زۆر گۆڕانکاری بەسەر هات و خۆشت ئەندازیار ینی بە شێوازی لە شێوازەکان ئێستا لە لای ئێمە بەم هەموو سەرمایەوە لە بەڕازیل ئێستا خەڵک لە تاو گەرما چۆتە لای عێراقەوە ینی کەشوها زۆر گۆڕانکاری بەسەر هاتووە لە ڕووی ئەوەی کاژینگە چەندین هۆکاری سروشتی مرۆیەکان وای لێک ڕووی واداری نێمە سوود لەم کەشوها بەشەر خەریکە هەسارەکە خراپەکە هەمووشی بەوەی پیسبوونەوەیە هیوادارین کە چارەسەری بۆ بدۆچێتەوە کاک محەممەد پێمان خۆش بوو ئەمڕۆ کە چەندە بەرهەمی جوانمان پێشەشەکەی من چەند پرسیارێکم بۆ بەڕێزت دانابوو لە گەرمیان تا چەند گرنگی ئێن بە مەقام بێژی بە مەقامات وە گرنگی ئێن بە شێوازی میوزیکی ناوچەکە ئێستا زیاتر گرنگی پێیان یاخونە تەبەن مەقام لە گەرمیانە میراتە ینی لە میتۆدێکی زانستیوە سەیری بکەین بە میرات بۆ گەرمیان ماوەتەوە مقام و مەڵبەندی دروستبوونی مقاماتیشە هەر لە ئوستازانی ئێمە خدر بارام چاوش کە باپیری مامۆستا سڵاح داودەی مەزنەکە و بەدەستیەوە کامیلی تەپەلی بە دوای ئەوە بۆ مامۆستا عەلی مەردان دوایەوە نەشرە بێ بۆ مامۆستا سڵاح داودە و مامۆستا حوسێن عەلی و مامۆستا حەمەی کۆترە مل و حەمەد رێژ و باوشی مامۆستا ئەحمەد ئەویشار مقام بێژە بە دوایە بۆ مامۆستا حوسێن عەلی و بۆ مامۆستا شکور خەیات و دوایە ئێمە ژوەکو وەچەی ئەو هەڵگرەوەی ئەو مقامانەی کە لە گەرمیانە هەیە بە دڵنیاییوە زۆر بایەخی پێدرێ بەڵام وەکو جاران وەکو ڕابردوو نییە باوکم باسیەکە کە مجلیسی مقامات هەبووە دانیشتن مقامە باپیرم باسیە کرد کە مجلیسی مقامات هەبووە کە وەکو کللتور دانیشتن بە 2 سعات بە 3 سعات بە خوێندنەوەی شعرە کلاسیکەکان بە خوێندنەوەی ئەو شعرانەی کە دەبڕگەین کە وابەستن بە با بڵێن فۆرمی مقامات لە گەرمیانەوە دیوانەکانی مامۆستا مەولەوییان شەنە کرد دیوانەکانی ئەو شاعرانی کە لە گەرمیانە شعری نووسیوە ئەنی بەڵام ئێستەنە تەمان فاکتەرەکانیش فرە چەشن بۆ ئەوەی کە ئێستا وای لێ هاتووە موسیکی مۆدێرنە خەریکە بە تەواوەتی هەمومان جینۆسای دەکە وەکەوەی مۆدێرنێتی لە ئاستی جیهانە ژیان بەڕێوە ئەبە ناستامێت لێ ئەسێنە ناستامێکی تر دەداتێت جلەکانت لێ وەرەگرێت جلێکی تر دەداتێ ینی بۆ نمونە ئەم خانۆت لێ ئەسێنێ خانوویکی تر دەداتێ وایە مۆدێرنێتی وایە ئەمە تەسیری لە سەبکی هونەری کردووە ینی بەناوعێنە نەوعەکان زۆر تەسیری تێکردووە بە بازارکردنی مۆسیقاش دیسان کەسێکی ترەکە مقامات خەریکەن لە ناوەچ
زۆر باشە زۆر باش جا کاک محەممەد تۆ لێ کۆڵینەوەی زۆرە کردو لەسەر مقام و ڕێژەی مقامی ئەڵوەنایی پێمان خۆشەکەمێک زانیاریمان بێتێ لەسەر ڕێژەی مقامی ئەڵوەنایی تەمەەن ئەڵوەنایی کۆتا لێکۆڵینەوەیە کە من کردومە لەسەر مقامی ئەڵوەنایی کە ئێستا بەبەردەستمایە دەست نووسەکانی مامۆسا مەولەوی کە لە بەردەستمانایە باسی مقامی ئەڵوەنایی کردووە واچە بەو مقام ئەڵوەناتەوە هەیداد هەی بێداد مەعدوم واتەوە من لام وایەکەوە باسی مقامی ئەڵوەناتەکە و تەمەەن ئەڵوەنات هەشت نۆ دانە ئەڵوەنم دۆزیەوە کە گوتراوە مامۆستا عوسمان هەورامی ئەڵوەنی گوتووە مامۆستا خلە دەرزی ئەڵوەنێکی کوتووە لە باکوور ئەڵوەنێک کوتراوە لام دروست بوو کە ئەڵوەن ئەبێت توخمێکی زۆر پیرۆز چاوی لێ بکرێت دوای سەیرەکەم حەقی بەو ئاینانەی کوردەوەیە کە ئاو خاک ئاگریان لا پیرۆزە وەکو دەستپێکی گەرم و ئاو لە لای کورد لە ئاینە کوردەکانە وەکو توخمێکی پیرۆز چاو لێکرێ بە تایبەت ئەو ئاوایانەی کە ئەکەونە سەر ئاوی ئەڵوەن وەکەوەی مامۆسا مەولەوی ئەڵێ دیدەم ڕێژاون ڕوخسارم زەردن پێی دووری یاران چە دووری یاران پیرانم کردن شکلی ئەڵوەن لە دەم و چاوی خۆیان ئەپێچێتەوە دواتر ئەڵوەن دێتە خانەقین کێشەی گەورەمان لە خانەقینە لەگەڵ ئەڵوەندا هەیە ئەڵوەن دێتە خانەقین خانەقینەکە بەلەتۆ ئەمە جارێکێک لە کێشەکانە و ئەڵوەن هەر باش نییە کە ئاومان بداتێ تینۆتیمان بشکێنێ زەراعەتی لە پاڵا بکەین لە ڕاستیە ڕێگەشمانە بڕێ ئەڵوەن هاتیە تا بە زرانی دووسمدایە لی وە دڵگرانی ئەڵوەن هاتێت وە تافداران ڕێگەش بڕیان چە شۆڕە سواران ئەی ئەڵوەنە شێتەی چاومە حەسرەوە قەترەیەک نەچی بەلای قەسرەوە ئەڵوەنە شێتەی دڵوەقینەوە پێشت خواردەوە خانەقینەوە ئەمە هەر شاریان کراوە بە نا هەمووی ئەمە فۆرمێکە کراوە بۆ ئەڵوەن بەڵام لە ناو خانەقینە کێشەمان لەگەڵ ئەڵوەنە هەیە خوددادات عەلی دی ئەمە ئەکاتە فۆرمێک ئەڵوەن ئاەکەی من ئەڵوەن ئاەکەی مامۆستا خوددادات عەلی کە کۆتا لێکۆڵینەوەی منە زیاتر جەختم کردوتە سەر ئەڵوەنایەکەی مامۆستا خوددادات عەلی کە پێم وابێت لە ساڵی 1953 تۆماریەک ئەگەر غەڵەت نەبم لەگەڵ مامۆستا عەلی مەردانە ئەو فۆرمی تۆمار کردووە ئێستش بە نۆتە و بە تەواوی نووسینێکی میتۆدی زانستیوە لە بەردەستایە ناردومانە بە بەشێک لەو زانکۆیانەی کە زانکۆی هونەرین لە کوردستانە بۆ ئەوەی بیدەن بە گوێینەوەی نوێە و پیان بخوێنن وەکو زادێک لەلایەنە بمێنێتەوە ئەوە زۆر زۆر کرێنگە جامە گفتوگەکانمان بەردەوامە بێ حەوتەکەین جۆمان لەقە مەقامێک بێت باش هاوکارانم پێم وایە مایکەکەشت بۆ باش من قەتار و خاوکەرتان بۆ خوێنم باش خۆشحاڵی ئەمەش قەتار و هاوکەرێکە لەو مقامانەی کە لە گەرمیانە زۆر زۆر باوە گۆشەی خامۆشی دەستپێکێتی یارسایە یاسانە گۆشەی دووەمی تەرزیار و باریایە گۆشەی سێمیشی پاتەرزە سەرتەرز و پاتەرز عەفوەن تەرزیار نییە سەرتەرز و پاتەرزمانێت باش
داق دڵە یاری نەشادمە دۆسای دووروەتەن با بمرم کەفتەن وە یادێم ڕای ئەوری کوڕاکە زمانیایی دیەمانیایی ڕێژەوانایایی فەڵەن ڕوخسارمایایی زەردەنایی چەندوری یاران با بمرم پیرانم کردەنە ڕایایی ئاری کوڕاکە زمانیایی سوازەکەی قەتار قەومێل خاوکەرایایی وە دۆسان بای سوازی خاوکەر با بمرم کەلەم وە جواشان ڕایایی ئەمان 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 ئەمایان ئەمان ئەوایان جارێک بۆ فرسەتێک منیانە خاڵی با من بمرم تو نامری دەغیل دڵتێم وای هەر خۆش بێت بەنگە خۆش بێت دەست خۆش بێت ئەم مەقامانە ڕێک ئەدباتەوە بۆ ناو کۆمەڵێک وێنەی جیاواز ئەنجا لە سەرەتاشە باسیەوەم کرد یعنی لە ناو گەرمیانە لە ڕابردووە خۆزگەر لە ڕابردوو بوونەیە چونکە یعنی کەلتورەکە ئەمەنە جوان بوو ئەمەنە پارێزرا بوو یعنی مەجلیسێکە بوو لە دانیشتن ئەم هەموو پیاو ماقۆڵە ئەم هەمووە بەدەر لەوەی کە مەقامیەوت کەسێک مەقام پێش بێ شاعیر دانیش کەسانێک دانیشتن کۆمەڵی بابەتی زۆر جوانیان تەرحەڵگر زانستی ئەم مەجلیسانە ماوەن کاک محەممەد لە گەرمیان بەداخەوە ئێستا وەکوتم قەت لەگەڵ مەستۆلۆژیانی ینی گەڕانەوە باکەت بۆ دواوە لەگەڵی دانی بەڵام لەگەڵ نەریتە جوانەکەی بەدڵنیایی ئێستا لە کۆڕێکی هوەری ئاگردانیشی بۆ نمونە وەکو ئەوەی کەم پێوتێت مجلیسیاتی لە ناوی یاسانە پێوتێن مقامی مجلیسیاتی و دانیشتنی مجلیسیاتی کەمە بینی کە نیوەی مەولەوی لەبەر بێ کەمە بینی کە لە کاتێکا مەولەوی بنەچەیە بۆ ئەوی ئێمە بزانین مقام چییە بۆی بزانین کە سنووری کوردستان چییە بۆی بزانین مۆسیقا بناسین ینی کەم هەیە بۆ نمونە لە ناو مجلیسانەیە ئێستا باسی ئێستاکەم باسی سەردەمی باو باپیرانم ناکەم کە بابان باسیەکە ئەڵێ عیب بوو ئەگەر شت لەبەر نەبوایە شعرت لەبەر نەبووە بۆ نمونە تەنانەت ئەو بە زمانی شتری خۆی ئەیوت قسەیەک ینی وەکو هەجوو بەکارێ ناوت ئەوانەی واوان وان نابێت چۆنەوان نا مەسەرەن لە مجلیسێکە ئێستا دە کەس نابینیتەوە کە چوار دێڕی جوان کە بۆ سەر مقام بشێ لەبەری بێ و تەسەوریش ناکەم مەگەر ئەوانەی کە هونەرمەندن کە لە دەوریەک بە پاسێکی سەلاحدەدەی برادرم قسەی شەیە ژێ حرەکەی هونەری لە گەرمیان وای لاتوە لە پاسێکا جێمانە بێتەوە ئەو پاسە خوانەکەران قەڵب بێتەوە حرەکەی هونەری ئەوەستێ لە گەرمیانە ئێستا وامان ئینشەڵڵا من درێژە بن زۆر باشە باس لە نۆستالژیا کرد ئێستا زۆر کەسێ لەوەی کار لەسەر گۆرانێ فۆلکلۆریەکانەکە مەقامە فۆلکلۆریەکانەکات بەڵام هەندێک جار ئەبینی لەژێر ئەم نوێبوونەوەیە شەواندنێکی زۆر هەیە بۆ ئەم فۆلکلۆرانی وای لێ هاتوو تەنانەت تۆ ئەم گۆرانێ کۆنانە ناناسیتەوانێ ئەم هونەرە کۆنە ناناسیتەوانین بە شێوازێکی وا ئەوترێتەوانێ هەندێک جاڵێ بەڕاستی ئەمە وا وتراوە لە کۆنا ئەکرێت لەژێر ناوی نوێبوونەوە ئێمە فۆلکلۆرە جوانەکەی خۆمان ئەو هونەرە جوانەیە کە لە ڕابردووە هەمانە بەوە باپیرانمان کاریان لەسەر کرد هونەرمەندانی زۆر گەورەمان هەبووە ناودارمان هەبووە ئێستا ئاوای لێ بکرێت بشێوێنرێت وەک وایە بڵێ ئەحتیادیە دێڕێکی نالی بێنین عەزیزم ڕۆحی شیرینم دوو چاوم بەدڵی خۆم دەستکاری بکەم
عزیزم فاعل عروزی عربەکەی لابەی کەسێ بڕگەیە چۆنەکەی لای تۆمە ئەساسە تۆمە بنەچەیە بەڵام تەسەڕفکردن لە تەکیا بۆ نمونە بەزەر بوو باڵەبان ژەنراوە قەیچێکە تۆ بیکە گروپێکی مۆسیقا بەڵام بۆ جازی تیەکەی جاز لەکوێ ئێمە جێبێتەوە بۆ دەنگەکە ئاگۆڕی لە ڕێگەی کۆمپیوتەرەوە ئێمە ئەبێ بگەڕێنەوە بۆ سەر مەدرسەکانی مامۆستا عەلی مەردان کتێبەکەی ماوە سیدێک شێ بە نزیکەی دەور 600 و شتێک گۆرانی تایە باشە بڕێک لە دەست نووسەکانی ماوە تەواوی ئەرشیفی ڕادیۆی کوردی لە بەغدا هەیە و ئەو هەموو مقامبێژمشمان لە کووردا هەیە تایر تۆفیقا سێوەیە خلە دەرزیە مامۆستا ئەحمەد سەڵاح دیلانەکە دیوانی شعریشی هەیە خۆی شاعریش بووە با بڕۆین بزا سەیری ئەو میتۆدانە بکەین کە ئەوان چۆن کاریان کردو کە ئەوان سەیریانەکەی ئەمە وەکو دژەتەنێک لە ناوە مۆدێرنێتی وەکو دژەتەنێک لە ناو ئەمانە تۆ بڕۆی بی بە فۆرمی نوێ لەگەڵ ئەمانەیە تەسەڕفکەی وەک وایە لە ژێر قات و مراخانیە کڵاوێکی مۆدێرنەی جاز بکەیتە سەر وای ئەبینم من یعنی لە پەنجەرەی بینینی منەوە وام لێ دیارە بۆیە ئەو مەقبول نیە لە دیدی منە بەرداوامە بین لەم گفتوگۆیەمان حەزمانە کرد جۆمالە بەرهەمێکی باش من چەند ساڵ لە نزیکی مامۆسا ئەگەر مەقامیشی لەگەڵا بێ خۆشترە باشە ئەمانەوێت زۆربەی کاتەکەمان لەم کەشە بەفریا بە بەرهەم و مەقام بەسەربەری من 6 ساڵێک لە نزیکەوە تەلەبەی مامۆستا شکور خەیات بووم مۆسیقم بۆ ژەنیوە زۆربەی ئەو ئاوازانەی کە لە دەمی کەوتۆتە خوارەوە ڕۆحی شاد بێ لێدەوە کەوتۆتە خوارەوە لە دەمی هەڵم گرتووەتەوە دوو کۆپلەی نەهاوانەکەیتان بۆ خوێنم ئای مەلانەی مەلا ژەمەنی لە دەورێم مەلانەی مەلا ژەمەنی لە دەوارێم مەگەر قەلەقان مەگەر قەلەکان هەڵکەنێ قەورمان ئامان سرمە سەنگەکەیە ئەی ژەرمەیە ژێرم خاکەکەیە
من كذناك أمان 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 من كذناك توبودك أمان أمان تسمع الحرير شينا أي هوا يرشد ذالي بينا تعجب لو إذا مينم أي هوا يرذلي بوشي غمجينا أي هوا يا روان جان دي ذم الجايل آخر دەستەکانە خۆش بێن ڕەنگە هەر خۆش بێ دەست خۆش بێ یاخوا دایمەن گوێچکەتان پڕ بێ لە ڕەسەنیات جەخۆڵڵا تۆر بوو تا من یەکتر کەم ناکرد هیچمان ناوتێمە ماشەڵڵا دەنگێکی دەستەکانە خۆش بێ خۆش بێت خۆشەویستانی من بەردەوامم بین لەم میوزیکە جوانە کە پێشکەشیەوەی کێنم کەشوای کە هەشمانە ئێستا بەپێی ئەوەی هاوکاران مەڵێن لەگەڵ بارینی بەفرەکە پێم وایە ڕێگای دەباشانوە دۆڵە میران لەوانەیە بەڕێبەرایەت و چۆ لەوانەیە ڕێگەکە تۆزێ ئیتر بوون ئاستەنجی دروست بکات لەوانەیە هاوڵاتیان نەتوانن بێنە سەرەوە بۆیە هیوادارین لەژێر ڕێنمایەکانی ئەوان نابین زەختیان لێ نەکەین بۆ چوونە سەرەوە چونکە هەرچیە بکەن ئەوان لە بەرژەوەندی ئێمە بۆی کە ئێمە سەلامەت بین من بەفرەباریوە هیوای سەلامەتی و هیوای خۆشیە بۆ هەمومان بۆیە هیواداری پابندی ڕێنمایەکان بین و ئەگەر ئیشە کارێکمان نەبێت لە ماڵەکانمان بمێنینەوە بۆی کە گرفتمان بۆ دروست نەبێت بەتایبەتی مناڵان مێڵ بێنەتەرەوە بۆی هەڵخلیسکانن یاخۆ کەسانی بەساڵات چوون بۆی ئاگامان لە هەمووی لایەک بێ و گرفت بۆ کەس دروست نەبێت کاک محەممەد ئێستا بابەتێکی زۆر جوانە ینی ئەم هەموو مەقامە جوانە ئەم بەرهەمە جوانانەی مامۆستا شکور خەیاک ئەو دەنگە خۆشانەی لە گەرمیانە هەیە ئێستا بۆ نمونە ئێمە لە کۆنا کۆمەڵی هونەرمەندامانە بووە کاتوانی چەندینەوەی کە شانازیان پێ بکەین ئێستا بۆ نمونە مامۆستا حەسەن زیرەکمان هەیە مامۆستا ماملێمان هەیە بۆ نمونە مامۆستا تایر تۆفیقمان هەیە ئەمانە هەمووی بۆ خۆیان قوتابخانەیەکن یعنی ئێستا من بە زۆر دڵخۆشم مامۆستا عادل هەیە لە مۆسیقا هاتوو کتێبی لەسەرمان کردووە یعنی ئەمانە ئەمێنێتەوە بۆ مێژوو مەبەستم چی بوو لەمە لە گەرمیان ئێمە ئەتوانین پشت بە کۆمەڵێک کەس ببەستین لە کۆکراوی ئەو بەرهەمە جوانانە یعنی بڕواکە لەوانێت جارێک لە دانیشتنێکا کەسێک مقامێکی وێشت بێت ئەمە بێتە شاکارێکی جوان کەس هەستاوە بە کۆکردنەوە شتانە تۆ زۆر خەمخۆری بزانام کەسی کە هەیەم کارە بکات وڵی کاک سەرکۆچ کاک تەسەڕفکردنە تەک کۆمەڵێک هێمایە کە لە بەردەستمانە بۆی ڕێکی خێن لە ڕێی میتۆدی زانستیوە کارێکی ئەوتۆ ئاسان نیە ڕاست بۆ نمونە کێ تااقەتی هەیە بەناو هەموو کلاسیکی کووردا بگەڕێ بۆی بزانێ کۆنترین دەستنووس هەمانە لە بەردەستا چییە؟ چکە بە ئێمە بۆ نمونە ئەگەڕێنەوە بۆ من دەستنووسی مامۆستا مەولەویم هەیە باسی مقامی تەرزی کردووە باشە هەرەو تەرزە براوەتە ناو عەرەبۆ کراوە بە بەیات بۆ نمونە تۆزێ قورسە لە ناو هەزاران ئەو نووسین و ئەو با بڵێین توخمە کۆنانەی کە لە کووردا هەیە تۆزی لەسەر نشتووە لای بیت و پێی دەریکەیت و پەڕی بۆ هەڵ بەڵام ئاخر مێژووی خۆشمان تەمعەن ڕاستەکەی من وەکو خۆم لای خۆمەوە ئێستا خەریکی چیم هەشت لێکۆڵینەوەم هەیە ئێستا تەمعەن لێکۆڵینەوە کاکێ ئەکرێت توێژینەوە ئەکرێ یعنی بێ بیسێکی زانستیت هەبێ ناتوانین تەسەڕف لەگەڵ توێژینەوەیە بکەیت لە خۆتەوە کڵەشێکم بۆ دروست کردووە من بەشی یەکەمی مێژووەکەیەتی بەشی دووەمی لە ڕووی مۆرفۆلۆجی ساوندۆلۆجیەوە مۆرفۆلۆجی بەشی دووەمی ئەو شعرانەی کە لەسەری کوتراوە بەشی سێمی شێوازی عەفوەن بەشی چوارەمی شێوازی مقامەکەیە دواتر بەشی پێنجەمی نۆتەی مقامەکەیە ئەمانم ئێستا بەم تەکنیکە کارم کردووە من کێشەم چییە لەگەڵ ئەو کەسانەیە کە بەو شێوازە کار ناکەن لە گەرمیانە ڕێزم هەیە بۆ تەواوی ئەو مامۆسایانەی کە ئێستا قودوەی هونەری کوردین وە شانازیان پێەکەین هەزاران نمونەی جوانی لەبەر چاوما هەیە کە ئەیبینم مامۆستا سڵاح ڕەوف مامۆستا ئاماژ غازی ئوستازی گەورەمان مامۆستا نور قەرەداغی هەرچەنە ئەو سەبکی ئەو زۆر جیاوازە مامۆستا نور قەرەداغی بە مانای کەلیمە خزمەتێکی کوردیانە ئەکا دێن ئەم مقامانە
لە ڕێگەی سکێڵە عەرەبیەکان و تەفسیرەکەن بۆیە بەڕێی من نەکرێت باشترە ئێستا لەوانەیە هەر یەکێک لای خۆی بڵێ باکردنەکەی باشترە تۆ مقامە کوردیەکان ڕانک و چۆغەیەکی جوانیان لەبەرایە یەک سەر و سیمای کوردی پێوەیە تۆ ئەیدەی لە سکێڵێکی عەرەبی کڵاوەکەی لابە خنجێرەکەی قەیلابە تەسبیحەکەی لەدەستە سەنێ پشتێنەکەشی لێکاتەوە کەواتە تۆ بەپێ عەرەب تەفسیریەکەی فەلەبەر ئەوە گومە بێت لەویە ئەوە نەکردنی باشترە بەم فۆرمەی کە من ئێژم ئەگەر کاری لەسەر بکرێ سێ کەس کاری تیاکە کوڕێکیان هەڵەبجەییە کاک میری برام کوڕێکی زۆر وریایە تەمورەژەنە کاری تیا کردووە و لەگەڵ من و مامۆستا عومەریش بەیەک و مامۆستا عومەری ساز کە سێمی ویستالێن بووە پیاوێکی زۆر وریایە لە بواری مۆسیقا و مقامە ئەم سیانەمان تەسەڕوف وازانم کە ڕێگە ڕاستەکەمان کرد بێت بە شایەتی مامۆستایانمان ینی نەک ئەوەی کە بەدەمی خۆمان دەژین زۆر باشە جا ئەم کاتێک کە مامانە ئەمانەوێ هەمووی بە میوزیک و بە مەقام شکر خەیات مەلانە مەقامێکی ئەو مەلانە ئەوە بوو مەلانەی مەلان جەمەن لە دەورم ئەوە مەلانێمان پێشکەش من شتێک باسەکەم بە بزان کە خەریکی چی بووم ئەمەی بینن تەمان نەی کۆتایە دۆی کۆتا زۆر درێژە تایەتی تا 94 سانتیمی شەڕە ڕاستێکی 94 سانتیم بۆ کەسێک کە بەدەستیەوە بێت 6 ساعات لە ئۆکسترایە عەسفکە بۆ بە پێوە بێ بە پێوە بێت چکە ناتوانێت دانیشە ئەو کەسێکە زۆر درێژە و ئینە بێ مەجبورەکەڵ ئیتر بە پشت بەستن بە تیۆرەکەی زانای گەورەی هەسارەکەمان فیساگۆس تیۆریکی بە ناوی یەکلاکراوە و دوولاکراوە لە ڕووی فیزیایی و تەسەڕفی کردووە لەگەڵ وەیڤا لەگەڵ شەپۆلا و لازبوونی یەکەنما ئاوا بە گۆشە لارم کردەوە بۆی بیکەم بە 54 سانتیم 58 سانتیم وی بتوانی دانیش ئێستا لەسەر ئەم مێزە لەسەر ئەم عەفوەن لەسەر ئەم کورسی و قەنەفەیە باڵێن دانیشتوم بە احتیاطی دانیشتوم بەڵام ئەگەر درێژ بێت ئەگەر ئەو قیاسەی خۆی کە بیکەیتەوە ناتوانێت دانیشێ ئەمە ئەزمونێکی سەرەتایی بوو بۆ من گۆشەکانی ڕێکە لە جاری یەکەما کە سێرم کرد ئەمەم دروست کرد هەواکە لێرەدا بە بۆنەی گۆشەی تیژیوە ئەگەڕێتەوە هەواکە بەشێکی بۆیە تۆندا ئابەزێ هاتم لە ڕێگەی بەرنامە ئەندازیاریەکانەوە ئاوام لەکرد گۆشەکەیم تموس کرد بۆی لە پێش چاوتان بێ گۆشەیەکیان گۆشەیەکی تموسە گۆشەیەکیان گۆشەیەکی ڕێک ئەمەم تەقدیمی ئێران کرد لە ئێرانە ئێستا لە ئێرانە ئەم شێوازەنەیە دروستەکرێت بۆی چارەسەری ئەو ژەنیاری کە ناتوانێت دانیشی لە ئۆکسترایە هەر بە ناوی محەممەد عێراقی وە تۆمارکراوە بیان نووسابایە گەرمیانی بەڵام دیارە ئەوان سیستەمێکی خۆیانێ و بە بۆنی ئەوەی وڵاتێکی شتێکمان بۆ هەر تۆنی سۆڵە زۆر وەکو دەنگ لەگەڵ زیاتر لەگەڵ جیاوازیەکی هەیە تەمان لەگەڵ ئۆکسترای جیاوازی هەیە ئەوە تۆنێکی بەرزە ئەمە تۆنێکی نزمە تەنها بەس بۆ حل لەگەڵ ئۆکسترایەکە کە تۆ تۆنێکی درێژە ناتوانانی لەگەڵ دانیشی ئەم حلەمیش کردووە باش یەک تۆنی تریشم زیاد کردو بۆ نەی بە ئاویستام و باسکەم بخوام عامەتەن ژەنیارەکان لە کووردا لە تەواوی جیهانە لەبەرەوەی تەسەڕف بە 1 2 3 4 5 6 کوونەوەکەن هەموو مقامێکیان پێ ناژەندا باشە بە تایبەت دەستگایەکی وەکو دەستگای سێگا 8 تۆنی پێویستە 4 بە 4 عەفوەن بۆ سێگا 7 پێویستە چونکە 3 سێگاکە و 4 حجازەکە یعنی حاڵەتێکی شازە ئەوە نەی ئەوەندەی کون هەیە وەکەوەی کە لە عەزیڵەتی نەیایی بینن 5 کون بە پێشەوەیەتی بۆ ئەوەی چارەسەری دەستگای سێگا بکەم بە شێوازی زانستی هاتم کونێکم بۆی درێژ کرد ئەلێرەوە سیرەکەم 5 پێ ڕناگە بۆ ئەوەی کە 5 پێ ڕابگا ئەم گۆشەیە مشکانەوە و ئێستا بە احتیاری 5 پێ ڕاگە
ئەمانش کۆمەڵی حلی زانستین کە من هەوڵم بۆی داوە لە لای خۆمەوەی بۆی چارەسەری ئەو کەسانی کە نێژەنن بتوانن چارەسەری. کاتە تۆ ئەندازیاریەکەشت تێکەڵ کردە بە کار هونەریەکە. خۆی بۆ خۆی هونەر ئەندازیاری هەر هونەرە، ئێمە بنەچەی ناو ئەندازیاری هەر هونەرە. اینجا چی دیکەتان بۆ بخوێنم؟ حەزمان لە مەقامێکی بەیاتە. باش بەیات باشە با من لە بەیاتە گۆشەی بە دڵی خۆت گۆشەی یەکەم و دووەمی ئایتان بۆ خوێنم لە گەرمیانە بەیات لای ئێمە ئایە. وخوم آخاي ديم آخا أريان يان يانم يانم ويانت قسم ويانت قسم أركيت يا وخم آخاي برب ولي جسم غريب غريبا غريب دياران جاقي غريبي آخاي وخم آخاي وشو كنارا كم شرداي ديماي وخوم آخاي ديم آخا أي دم بشكي آخاي وخم آي دعام لكردين امشوا خواد خودرون يان بالا ما يتيا خاي وخم كم شرداي ديماي وخوم آي ديم آخ لاب 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 يوا سيودو سوار ماناد لاريوا تاجي رزا شايب يوا أي وي شرملا دڵتاواک ئێوە چەرمڵە دڵتاواک ئێوە
دەستەکانە خۆش بێ دەنگە هەر خۆشەمان دوونێ دەست خۆش بێ دەستە خۆش بێ دەنگە هەر خۆش بێت ئێستا خۆت خەریکی چیت لە ئێستاە تەمان جیاواز دەکاری ئەندازیاریەکەم کە پیشەی حیاتی منە و هوەر ناتوانێت هیچ کەسێک با بڕێەوە بەداخەوە چکە هوەر هێشتا لە گەرمیان نەبووە بە پیشە و حەزیش ناکەم هەر بێ بە پیشە لەبەرەوەی نەبێ بە بازاڕی چون قەتار ئەڵاویسی خاوکەر خورشیدی یارغەزال ئای ئەڵوەنای ئەڵوەناتی ناو یاسان هیجران تەواوی ئەو مقامانەی کە لە گەرمیانە هەیە بە شێوازێک لە شێوازەکان فۆرمێکی پیرۆزی پێدراوە پیرۆزە چۆنە بێ بیبیتە هەموو شوێنێک ئەستەن چۆن قبوڵە بیبیت لە هەموو جەیەک بیخوێنی یەک قرار ئەگەر بێتە پیشە زۆر باش نابێت لەبەرەوەی لە هەموو شوێنێک ئەخوێندێ ئیتر ئاسایی ئەبێتەوە خاوکەر لە هەموو شوێنێک بخوێندێ ئەی چۆن خاوکەر ئیشی خوێندنی بەیتەکانی مەولەویە شعرەکانی مەولەویە ئێم شعرەکانی مەولەوی کامەیان هەڵەبژێری دنیایەک فەلسەفەیتانە کامەیان هەڵەبژێری تۆ چۆنە بێ بڕۆی فەلسەفەی مەولەوی لە شوێنێکا بخوێنی کە ئەرزشێکی نییە وەکوتر خەریکی نووسینم لە ئێستایا وەکوتم خەریکی لێ کۆڵینەوە نووسین و نۆتە نووسین بۆ تەواوی ئەو مقامانەی کە لە گەرمیانە هەیە بە هاوکاری کۆمەڵێک پیاوی با بڵین ئەوانەی کە لایەن وایە هوەر زەروریاتی کۆمەڵگەی کوردیە و ئێمە بەستوانین لە ڕێگەی هوەرەوە خۆمان پارێزین و وەکوتر بەستەکانی مامۆستا عەلی مەدان هەندێک لە بەستەکانم دەستکەوتووە ئێستا حالیان تەجیلاتی سایر ساحەدی لە کەرکووک 6 قوانی پێدام ناو قوانەکەم گەڕام سێرەکەم هەندێک گۆرانی عەلی مەردانی تایە نەوتراوەتەوە مۆسیقاشی بۆدانەداوە بە حوکمی ئەوەی نایدا بە عەرەبەکان بۆ ئەوەی مۆسیقاکەی بە عەرەبی نەکەن ئیتر بارێکی خۆم زانیوە لەگەڵ کۆمەڵێک دۆست و برادەرە مۆسیقا بۆ گۆرانیەدا بۆ گۆرانیانە دابنین ئەگەر خۆمان توانیمان و ئەومان پێکرا بێژینیوە دەی ئێژینیوە ئەگەر نەشمان توانی ئێستا ڕێگە زۆرە بۆ ئەوەی کە مامۆستا عەلی مەردان تەنانەت لە قەبرەکە شابێ بەدەنگی ئەو گۆرانێکە بخوێنێت تەمە درێژە بیت و بەردەوام زیاتر خەریکی ئەمەم ئێستا ئەم هەربژۆرەمان لەگەڵ جەنابم پێم خۆشە جۆمان لە خاوکەرێکیش بێت خاوکەر مانوت با بچینە لای ئەڵاویسی باش چەند کاتمان ماوە ماومانە لەبەرەوەی ئەڵاویسی سێ چینە باشە تۆزێک عەبووسە ئەڵاویسی با هەر سێ چینەکەی بخوێنم مادەمە بلا كاسماري هرشواي ليروي ليرورو عزيزي ضلياي نشادم دوسياي دير وطن بلا كاسماري كفتني
صحراي ششكريا شتان شنمي جستم پشه والهلال شواي راي ابراي توي بيوان امان 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 راي صديا سياو چين يتيم مايوناي بيتا آسيا وناي خاليا بلا كاسمريي نوبة صادي كانت خوش به دست خوش به من دونه بید نسل كانت خوش به زۆر سپاس سپاس بۆ ئێمە زۆر خۆشحاڵ بووین ئەمڕۆژ کە لەگەڵمان بووی کۆمەڵە بەرەمی جوان هیوادارین هەر بمێنیت بەز خۆشەویستیشمان بۆ تەواوی گەرمیانی خۆشەویست گۆرانێکەتەوە بەو جادانی ناو کفریا ڕۆم حاجەکان دانیشتون و لەگەڵ چا خواردنەوەیەکە ئەمرە مەوێ سوپاسی کورسات بکەم وەکو هەمیشە لە تۆپی بەسەرکردنەوەی هونەرمەندانایە سپاس بۆ و دیسانەوە سوپاس بۆ ئێوە بۆ تەواوی ستافە جوانەکەی باک و فڕۆنتی کامێرای شاشەی کورسات کە دیسانەوە بەسەریان کردمەوە دیسان بانگێشتیان کردم بۆی ئەزمونێکی تر پیشان بدەن هەمیشە کورسات ئاوادان بێت زۆر سپاس هەروژین بۆ ئێوە سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ ئامادەبوون و زۆر سپاس بۆ بەرهەمە جوانانە زۆر سپاس